دیرازوری اف ناویه کو بریا چنده که بو یک جمجار جهانی شرکی مزن تدهات کرن به همانگی دگل هزن حسد او هف پیمانن جبو دورخستنا وان چک دارن شناف برنا وان چک دارن کومیلدار داعشی بونه وکی وان دکود نها دست بسر دیرازوری دهاتی گتن جو ایالی هزن حسد و هر وها هف پیمانن و دبیشن کو روش هاتیه کنترل کردن جارکات که سرجنو انجمن سربازیات دیرازوری تیر خستن کو بریان نها شعالیه هزن حسد و هاتبو درست کردن لی او دبیشن او یاخی بوینه نها جی روش نه نورماله نه اولها لیان بزانی روش لدیرازوری نها چاوا در باز بیتن برز دکتور غسان اليوسفي انضم جوات سروكاتي انجمن سوريا ديمقراط مسده دیرازوری دیگل مایا مستعد بخیراتی سپاس شبو بجاری کناته ده بولتنا کردستان 24 دا دست فکر بزنین نها روشا دیرازوری چاوایا یعنی روش جیان لودری آساییه دكتور غسان مساء الخير لك والله وارتم باش واري بينراني برز شد باش من دكتور غسان يوسف هم لأنجمن سوريا ديمقراطي لا راستي دا اوي لا دير الزور بو ايما گرنگي جيوسياسي زور گوري هي ام گرنگش واي كردوا كبردوام ساوي دنياي لسر بيتو ناو سهرم يكان بيانويت گرنگي پێبدەن لە ئێستادا دێر زۆرێک لە سەقامگیری ڕێژەی بەخۆیەوە دەبینێت بە گشتی لە ناوسەکە زۆرێک لە سەقامگیری هەیە دوێنێ کۆنگرەیەک بۆ ڕۆڵەکانی دێر زۆر ئەنجام درا ئامانزلەی بەرزکردنەوەی ئاستی سەقامگیری بوو ئەم کۆنفرانسە زۆر گرنگ بوو بۆ جێبەجێکردنی داواکاری خەڵکی دێر زۆر بەگشتی باشه اف کنگرا تگوت کدهی بره چول دیرازوری کمک رازپاردهان توصیان هبویه یعنی کاری آرمان جا خوی سرکی به پیکیتن جبو خلکی دیرازوری طبعا حضر هذا المؤتمر ئێمە لەم کۆنگرەیەدا بینیمان زۆربەی سەرۆک عەشیرەت و هۆزەکان و کەسایەتیە کاریگەریەکان لەوێ ئامادە بوون بەشێکی زۆری کۆمەڵگەی مەدەنیش لەوێ ئامادە بوو لەسەر ئاستی سیاسی و ڕۆشنبیری و ئابووری لەوێ گەنگەشەی چەند بابەتێکمان کرد بە شێوەیەکی کراوە و شەفافانە بە تایبەتی ئەوەی پێویستە بە داواکاری خەڵکی دێرەزۆر داوایەک کۆمەڵێک داواکاری هەبوون پەیوەست بوون بە لایەنی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و ئەمنی و سەربازیەوە لە کۆتایی کۆنگرەکەدا چەند پێشنیازێک هەبوو بۆ جێبەجێکردنی ئەو داواکاریانە و هەوڵ دەدەین جێبەجێیان بکەین بۆ ئەوەی سەقامگیری تەواو لە دێرەزۆر بەرپا ببێت ئەم داواکاریانە بەشێکیان باشی ژیانی سیاسی و ژیانی خزمەتگوزاریان دەکرد و هەروەها داواکاری خزمەتگوزاری سەربازی و داواکاری دیکەش بە شێوەیەکی ڕاستەوخۆ وەکو دەزانن دێرەزۆر بارودۆخێکی ئەمنی تایبەت بەخۆیەوە دەبینێت تاکو ئێستاش بەردەوامە هێشتا ژمارەیەک خاڵی داعشی خەوتوو لە نێو دێرەزۆردا هەن و ئێمە ناتوانین بە تەواوی داعش بە تەواوی لەناو بین لە سەرەتای مانگی ئازارەوە ڕاگەیەندراوە کە لە ڕووبەرێک لە نێو براوە بەڵام ئێستاشی لەگەڵ بێت ژمارەیەک خاڵی داعش ماون لە نێو دێرەزۆردا بە بەردەوامی ئۆپەراسیۆنی تیرۆریستی ئەنجام دەدەن بۆیە زۆر گرنگە داواکاریەکانی خەڵکی دێرەزۆر جێبەجێ بکرێت بۆ ئەوەی ئەو کاتە بتوانین بپەرژێنە سەر شتە گرنگەکە کە بریتە لە لەناوبردنی ڕێکخراوە تیرۆریستەکان لە سەروی هەمویانەوە داعش ئێستا بارودۆخی ئەمنی ئەو ناوچەیە دەقۆزێتەوە بۆ ئەوەی دەسەڵاتی خۆی فراوان بکەوت چەند ناوچەیەکی دیکە دەست بەسەردا بگرێت بەرسوام بدەیت دکتۆر ئەگەر کورتی بەرسوام بدەیت نەها فعلی کی ئەولەهیە دێرازۆرێت پارێزیت هێزێن هەسەدێنە یان هەفپەیمانیان نێودەوڵەتیە یاخود چەکدارên سەر بە عەشیرانە
صراحة يعني دير الزور يعني مناطق ڕاستەکەی دێرە زۆر لە ناوچەکانی خۆرهاوای فڕات کە ڕوبەڕێکی دیاریکراوە دوو ئەوەندەی ڕوبەری لوبناانە هێزەکانی سووریای دیموکرات لە سەرەتای ساڵی 2017ەوە ئەم ناوچەیان ڕزگار کردووە تاکو گەیشتینە لە ناوبردنی تەواوی داعش لەو ساڵەدا. ئێستا هێزەکانی سووریای دیموکرات هەموو پێکاتەکانی کورد و عەرەب و سریان و ڕۆڵەکانی دێرە زۆری تێدایە لە نێو ئەم هێزانەدا پارێزگاری لە دێرە زۆر دەکەن و هەروەها ئۆپەراسیۆنی ئەمنیش ئەنجام دەدەن. زۆر باشە دکتۆر غەسان اليوسف ئەندامە جڤاتە سەرۆکاتی ئەنجومەنە سووریا دەموکرات مەسەدێک و لە دێرە زۆرێت گەلمە بووی گەلێکی سوپاس.